ئەو خەمە ئەو خەم بقرانە خەم بەسەری بڵ Jeszcze. باوکە جوانە ئەم ڕەسمە هی دایکمە ئەفسوس هەموو گەنجێتی خۆم بۆ کوشتنی نارەکان و پیاخراپان بەفیڕۆیە زۆر کەس بە دەستی من ژیانی دەسنرایە شوێنێک نەما دەنگی تەقەی منی تیانە بیسترا بێت ئەوەشی منی لەم خوێن ڕشتنە پەشیمان کردەوە کچەکەم بوو سپاسدانەکەم کە درێن هاتن خۆزگا هەموو ئەوانی تریش وەک تۆ درەنگە هاتن